ماوەی 2 هەفتەیە گڕکانەکانی کومبرەڤیەخا لە دوورگەی لاپالما لە پاشووری خۆراوە ئیسپانیا چالاک بووەتەوە و بەهۆیەوە هەزاران خێزانی نیشتەجێی ئەو ناوچەیە ئاوارە بوون و سەدان خێزانیش ماڵەکانیان بە تەواوی سوتاون. گڕکانەکە لە 19 مانگی پێشووەوە دەستی بە چالاکی کردوێتەوە و ڕۆژانە هەزاران تۆن مادەی تواوەی ناوزەوی هەڵدەداتە دەرەوە. ئەم گڕکانە ماوەی 50 ساڵە هیچ چالاکیێکی نەبووە. بەهۆی گڕکانەکەەوە 6200 کەس لە دوورگەکەەوە گواسراونەتە ناوچە پارێزراوەکانی دیکە بەوەش ڕوبەڕووی دۆخێکی ناهەموار بوونەتەوە. بە پێی میدیا نێوخۆییەکانی ئیسپانیا زیاتر لە 700 خێزان ماڵەکانیان بە تەواوی سوتاون و بۆ ناوچە ئارامەکان گواسراونەتەوە. ئەوەش کاریگەری نەرێنی لە سەرباری دەرونی ئەم خانەوادانە دروست کردووە. گڕکانەکە بووەتە هۆی خستنە خوارەوەی ستوونەکانی کارەبا لە دوورگەی لاپالما و ڕێگای ئۆتۆبانی کەناراوەکانی بە تەواوی داخستووە. مادە تواوەکانیش گەیشتونەتە نێو زەریای ئەتڵەسی. بە پێی ناوەندە فەرمیەکانی ئیسپانیا پلەی گەرمی گڕکانەکە لە سەرووی 1100 پلەی سەدیەوەیە. بە بەرکەوتنی لەگەڵ ئاوی زەریا بووەتە هۆی کارلێکی شیمیایی و دروستبوونی گازی ژەهراوی. ئاستی بەرزی مادە فڕێدراوەکانی نێو گڕکانەکە تا 6 کیلۆمەتر بەرز بووەتەوە. بە جۆرێک لە ناوچە دوورەدەستەکانی دوورگەکەوە دەبینرێت. هەروەها گەشتە ئاسمانیەکانی بەسەر دوورگەکە تا ڕاگرتووە. جیا لەوەش کاری ئەو تیلیسکۆپانەی کە بۆ چاودێری لە شاخەکانی دوورگەکە دانراون ڕاگرتووە. هەروەها 190,000 هێکتار زەوی ئەو دوورگەیە کەوتووەتە ژێر مادە تواوەکانی گڕکانەکە و لە ناوچوون. خەبارەی زیانەکانی گڕکانەکە گەیشتووەتە ئاستێک کە پترۆ سانچز سەرۆکوەزیرانی ئیسپانیا ڕووداوەکەی بە کارەسات وەسف کرد. گڕکانی کومبرەڤیەخا دوایین جار ساڵی 1970 چالاک بووە. دیار نییە گڕکانەکە تاکەی بە چالاکی دەمێنێتەوە.